ساڵی 2021 ساڵی نەهامەتی و دەردەسەریەکانی خەڵکی کوردستان، ساڵێک پڕ لە ڕووداوی ناخۆش و مەرگەسات و گیان لە دەستدانی بە کۆمەڵ، ڕۆژانێکی پڕ لە مەرگ و هەواڵی دڵتەزێن و کارەساتبار. جیاواز لە هەموو ڕووداوە سیاسیە، ناوخۆیی و نێودەوڵەتیەکان، دوور لە هەموو کێشە و ململانی حیزبی و کەسیەکان، ئەمساڵ بۆ خەڵکی کوردستان ساڵێکی پڕ لە نەهامەتی و دەردەسەری و مەرگ و ڕەشپۆشی بوو. ساڵێک بوو کە هەمووان بە ئومێدەوە بوون ڕۆژێک زووتر تێپەڕێت و ئەو ڕووداوە ناخۆشانە کۆتاییان پێبێت. مەرگ بە هەموو جۆرێک و لە هەموو شوێنێک میوانی هاوڵاتیانی کورد بوو لە نێو شارەکان، سەر شەقام و سەنگەرەکانی پێشمەرگە، سەر سنووری وڵاتان و کۆڵانە پڕ لە لافاوەکان، لەولاوە لە دەریا و کەنەراوەکانی گەیشتن بە وڵاتانی ئەوروپا، هەموو شوێنێک بۆ جێگەی کۆتایی هاتنی ژیانی تاکی کورد و مەرگێکی بە کۆمەڵی بۆ خەڵکی هەرێم دەهێنا. هاوڵاتیانی کورد ساڵێکی تەواو زەحمەتیان بەڕێ کرد، چونکە زۆربەی ڕۆژەکانی ساڵ پڕ بوون لە ڕووداوی نەخوازرا و زۆربەی ڕووداوەکانیش پڕ لە ئازار و نەهامەتی بوون. کۆچی بە کۆمەڵی هاوڵاتیانی هەرێم بۆ وڵاتانی ئەوروپا و مانەوەیان لەسەر سنوورەکانی وڵاتی بیلاڕووسیا بۆ یەکێک لە تراژیدیترین ڕووداوەکانی ساڵ بۆ هەموو جیهان، نەک تەنها بۆ کورد. ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی کورد لە سەر سنوورەکان گیریان خوارد و لە جەنگەڵەکانی نێوان وڵاتانی ئەوروپا یان ڕق دەبوونەوە، یان برسێتی تەنگی پێ هەڵدەچنین، یان سەگەکانی سەر سنوور پەلاماری دەدان. تاوای لێهات بە هەزارەها هاوڵاتی کورد ناچار بەگەڕانەوە بۆ خاکی نیشتیمان بوون. دیمەنی منداڵانی بچووک و ژن و پیاوانی کورد کە لە ژیانێکی ئەوپەڕی سەختی دابوون لەسەر سنوورەکان، هەموو سنوورەکانی بڕی و بووە ڕووداوێکی گەورەی مرۆیی کە مەحاڵە بە سانایی لە هزری تاکی کووردا بسڕێتەوە. لەلایەکی ترەوە نقومبوون و ژێر ئاوکەوتنی یەختەکانی کۆچبەران لە دەریای ئیجە و کەنەراوەکانی وڵاتانی ئەوروپی یەکێکی تر بوو لەو ڕووداوانەی کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان مەرگەساتێکی گەورەی بە دوای خۆی داهێنا. لە ماوەی ئەو ساڵەدا ناو بەناو یەخت و بەلەمەکانی کۆچبەران ژێر ئاو دەکەوتن و ژمارەیەک کۆچبەری کورد گیانیان لەدەست دەدا. بەڵام لە کۆتا مانگی ساڵدا ئەم حاڵەتە تەواو تەنگی بە کۆچبەران هەڵچنی و لە ماوەی تەنها چەند ڕۆژێکدا زیاتر لە 4 یەخت و بەلەم ژێر ئاو کەوتن و لە ئەنجامدا زیاتر لە 50 کۆچبەری کورد خنکان و گیانیان لەدەستدا. جارێکی تر بەلێشا و بە کۆمەڵ تەرمی هاوڵاتیانی کورد لە وڵاتانی دراوسێەوە هێندرایەوە شار و شارۆچکەکانی کوردستان و برسەی بە کۆمەڵ بۆ مەرگی هاوڵاتیانی کورد دانرایەوە. لە پاش ساڵێکی کەمبارانی و تێپەڕینی وادەی بارینی بارانی ئاسایی لەگەڵ یەکەم لێزمە بارانی ساڵدا بەشێک لە گەڕەکەکانی شاری هەولێر ژێر ئاو کەوتن و لافاوێکی زۆر دروست بوو کە بووە هۆی زەرەر و زیانێکی گەورەی مادی بۆ هاوڵاتیانی شارەکە و ماڵ و حاڵی ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی شارەکەی تێکدا. لە دوای تێپەڕینی یەک مانگ و لە ناوەڕاستی مانگی 12دا جارێکی تر لافا و کارەساتێکی گەورەی بۆ هاوڵاتیانی شاری هەولێر هێنا و بەشێکی تری کۆڵان و گەڕەکەکانی شارەکە ژێر ئاو کەوتن و ئەم جارە جگە لە زیانە دارایی و مادیەکان زیانی گیانیشی لێکەوتەوە و لە ئەنجامدا 12 هاوڵاتی تەنها لە چەند خولەکێکدا گیانیان لەدەستدا و کارەساتێکی گەورەی مرۆیی لێکەوتەوە و جارێکی تر تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێم تازیەبار بوون و ئازارێکی زۆریان بۆ ڕووداوەکانی چەشت. هێرشی چەکدارانی داعش و شەهیدبوونی پێشمەرگە و ئەفسەرانی پێشمەرگە و بەشێک لە گوندنشینان یەکێکی تر بوو لەو ڕووداوانەی کە لە ساڵی 2021دا بەرۆکی هاوڵاتیانی کوردی گرت و بووە خەمێکی فراوانی نیشتیمانی و تەنها لە چەند کاتژمێرێکدا و لە 3 هێرشی ناوەختدا نزیکەی 30 پێشمەرگە و ئەفسەر و هاوڵاتی مەدەنی لە گوندنشینان شەهید بوون و ژمارەیە گوندیش بەهۆی هێرشەکانی داعشەوە چۆڵ کران. ڕووداوەکانی هاتوچۆ
چۆ یەکێکی تر بوون لەو هۆکارانەی کە ژیانیان لە هاوڵاتیانی هەرێم تاڵ کردو ینی ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی هەرێمیان کێشاو چەند مەرگێکی بە کۆمەڵیان خستە سەر ژمارەی مەرگەکانی تری هاتوچۆ لە چەند ڕووداوێکی هاتوچۆدا مەرگی بە کۆمەڵی لێکەوتەوە بە جۆرێک لە شارەکانی هەولێر و دهۆک و کەرکووک چەند ڕووداوێک ڕوویاندا کە لە هەر یەکەیاندا زیاتر لە 5 هاوڵاتی گیانیان لە دەستدا کە زۆربەی کات ئەو ژمارە زۆرەی هاوڵاتیان ئەندامی یەک خێزان بوون و ڕووداوەکان دەبوونە خەمێکی گەورەی گشتی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە کۆتا ڕۆژەکانی ساڵدا یەکێکی تر لەو ڕووداوانەی کە کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا گیان لە دەستانی دایکێک و 4 منداڵ بوو لە یەکێک لە گوندەکانی سنووری قەزای ئاکرێ کە بەهۆی غازی خەڵوزەوە کە بۆ خۆ گەرمکردنەوە بەکاریان هێنابوو خنکان و دوایین هەناسەکانیان لە دووری باوکیانەوە هەڵکێشا کە لە سەنگەرەکانی بەرگری لە کوردستان لە ئەرکدا بوو لە کاتی ڕووداوەکەدا. هەموو ئەم ڕووداوانە دەکرێت بەکارەسات و مەرگی بە کۆمەڵی ساڵ ناویان لێ بنرێت و ئەو ساڵش بە ساڵی مەرگ پێناسە بکرێت. ئەوەی جێی سەرنج و نیگەرانی هاوڵاتیان و چاودێران بوو. حکوومەت و لایەنی بەرپرس لە هیچ کام لەو ڕووداوانەدا کە سەرجەمیان خەمێکی قوڵیان لە دڵی هاوڵاتیاندا دروست کرد ئامادە نەبوو تەنها یەک ڕۆژ ماتەمێنی گشتی ڕابگەێنێت لە کاتێکدا ئەگەر هەر کام لەو ڕووداوانە لە وڵاتێکی تر بوونایە حکوومەت لانی کەم ماتەمینی گشتی ڕادەگەیاند و ئاڵای وڵاتەکەی بۆ ماوەیەک دەهێنایە خوارەوە وەک ڕێزگرتنێک لە گیانی قوربانەکان بەڵام حکوومەتی هەرێم وەک چۆن بە هۆکاری زۆربەی ڕووداوەکان ناو دەبرێت ئامادەش نەبوو ئەو کارە بکات کە لە حاڵەتی هاوشێوەدا هەموو وڵاتانی تر ئەنجامیەدەن.